پەیوەندەکانی ئێمە لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان لە ڕابردوودا پەیوەندی زۆر باش بووە و هێزەکانی هاوپەیمانان بە سەرکردایەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕۆڵی ئیجابیان هەبووە لە شەڕی دژی تیرۆر. لە 2014 بۆ 2017 ڕۆڵی هێزەکانی هاوپەیمانان لە دژایەتیکردنی تیرۆر زۆر باڵا بوو و ئەو کۆمەک و هاوکاریانی کە پێشکەشیان بە هێزە ئەمنی عراقیەکان و هێزەکانی پێشمەرگە کرد کاریگەری زۆریان هەبوو لە مەیدان. هێزەکانی پێشمەرگە وەک بەشێک لە هێزە ئەمنیەکانی عراق توانی بە ئەو کۆمەک و هاوکاریانی کە هێزەکانی هاوپەیمانان لە ڕووی لۆجستی و ڕاوێژکاریەوە پێشکەشیان کردن مەیدان کۆنتڕۆل بکات و تیرۆریستان تێک بشکێنێت. لەم قۆناغشدا ڕاوێژکارانی هێزەکانی هاوپەیمانان ڕۆڵی کاریگەر و کارایان هەیە لە باشترکردنی تواناکانی هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی عراق بەگشتی. هەروەها هێزی ئاسمانی هاوپەیمانان بە سەرکردایەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە شەڕی تیرۆر تا ئێستاش ڕۆڵی یەکلاکەرەوە دەبینن لە مەیداندا بۆ تێکشکاندن و لە ناوبردنی پێگە و بارەگاکانی تیرۆریستانی داعش کە تا ئەو ساتەی من قسە دەکەم ئەم پێگە و بارەگانە لە بەشێک لە ناوچەکان لە ناوەڕاست لە بەشێک لە ناوەڕاستی عراقدا ماون. بۆیە پێویستی زۆرمان بە تواناکانی هێزەکانی هاوپەیمانان هەیە، بەتایبەت کە لە دوای گفتوگۆی ستراتیژی نێوان ئەمریکا عراق بڕیاردرا کە هێزە شەڕکرەکانی ئەمریکا لە عراق بکشێنەوە و هێز تەنها ئەرکی ئەو هێزانی کە دەمێننەوە بریتی بێت لە ڕاوێژکردن. ئێمە بۆ ئەم قۆناغەش پێویستێکی زۆرمان بە تواناکانی ڕاوێژکارانی هاوپەیمانان هەیە، پێویستێکی زۆرمان بە هێزی ئاسمانی هاوپەیمانان هەیە. دەمانەوێت ئەوانە تا کاتێکی نادیار لە ناوچەکەدا بمێننەوە، چونکە تا هەڕەشەی تیرۆر لەم ناوچەیەدا هەبێت ئەم پێداویستیانە زۆرترە و پێداویستە لۆجستیەکانی هێزی پێشمەرگە زۆری ماوە. پێویستیمان بە تواناکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە، پێویستیمان بە تواناکانی ڕاوێژکارانی هاوپەیمانانە تا هاوکاریمان بکەن و کۆمەکمان بکەن بۆ ئەوەی توانای شەڕکردنی هێزەکانی پێشمەرگە بڕواتە سەر و ئاستی